بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئەو ئەنجامانەی کە بەدەست هاتووە بۆ هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بەراورد بە هێز و لایەنەکانی دیکە ژمارەی کورسەکان یەکێتی چۆن دەبێ هەرچەندە ئەنجامە فەرمیەکان ڕانەگەێنراوە لایەن کۆمیسیۆنەوە بەڵام هەموو هێز و لایەنێک دەزانێت ژمارەی دەنگەکانی چۆنە بە نزیک کراوەیی لانی کەم کورسیەک زیادی یا کەمتر گرنگەوەی هەموو هێز و لایەنەکان دەزانن ئێستا ژمارەی دەنگەکانیان چۆنە ئاستی خۆیان چۆن بۆ لاڵبژارنەکەدا گفتوگۆی ئەنجامەکان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک لەتیف نێروەیی بەرپرسی بۆردی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەتیف سڵاو لەبێ سڵاو زۆر سەرچاو زۆر سپاس ئەنجامەکان چۆن بوو باجارێ لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ بکەین ئەنجامەکان بۆ یەکێتی چۆن بوو بەڵێ دووبارە زۆر سپاس ڕێز و سڵاو و بینەرانی بەڕێز ئەنجامی ئەم هەڵبژاردنە بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای خۆشحاڵی بوو لەبەرەوەی ئێمە خۆمان بە سەرکەوتوو دەزانین و سەرکەوتنێکی سەرتاسەری سەرکەوتن هەیە لە سنووری شوێنێکی دیاریکرا بەڵام سەرکەوتنی سەرتاسەری مانایەکی فراوانتری هەیە و ئێمە سەرکەوتنە گەر بکەین بە دوو بەش پاشانیش ئەو بەشانەش بەش بکەین سەرکەوتنێک لە ناوچە دابڕێنراوەکان ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو یەکەم جار بوو پێش 2 ساڵ توانیمان ببینە هێزی یەکەم لە ناوچە دابڕێنراوەکان ئەم جارە نەکردتوانیمان ئەو هێزی یەکەمە بپارێزین بەڵکو توانیمان بەهێزتر ببین چونکە دەنگەکانی ئێمە زیاتری کرد و کورسەکانی ئەمە زیاتری کرد ئەمە گرنگە بوو ململانەی سیاسی وەکو پێگەی حزبی لە ناوچە دابڕێنراوەکان و ئەو متمانەی کە خەڵکی دەنگدەرانی ناوچە دابڕێنراوەکان بە ئێمەیان داوە لەم هەڵبژاردنەدامە نیشانەوە کە سیاسەتی ئێمە سیاسەتێکی ڕاست و دروستە بۆ چوونەتی چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان و نیشانەیەوەشە کە ئێمە خەڵکی ناوچە دابڕێنراوەکانمان بەجێنهێشتووە لەگەڵ ئەوانداین و بەردەوامیش لەگەڵیاندا دەبین و بە پلانێکی نوێوە هەوڵ دەدەین بۆ زیاتر خزمەتکردنی ناوچە دابڕێنراوەکان خاڵی دووەم ئینجا دێن ئەم ناوچانە وردەکەینەوە ئێمە تاکە هێزین کە لە هەموو پارێزگاکانی ناوچە دابڕێنراوەکان کورسیمان هێنەوە ئەمە گرنگە یعنی ئێمە لە خانەقین کورسیمان هێنا و دەنگمان زیادی کرد لە سەلاحەدین جاری پێشوو دەنگمان کورسیمان هێنا بەڵام زۆر بە زەحمەت بڵێ ئەم جارە کاندیدی ئێمە بوو بە یەکەم لەو لیستەی کە بەشداری تایدا کردووانی ئەمە جێگای دڵخۆشیەوە دەنگمان زیادی کرد لە کەرکووک جاری پێشوو لایانی کوردی هەبوویت ئێمە یەکەمین بەڵام ئەم جارە نەلانی کوردی و نەلانی عەرەبی و نەلانی تورکمانی هیچیان ناتوانم بڵێن شان لە شانی یەکێتی دەدەین ئەمە بۆ ئێمە جێگای دڵخۆشیە جارێ وەکو کورد کە لیستێکی کوردی بتوانێت 5 کورسی بەدەست بێنێ حساباتی خۆی هەیە ئەمە ئەو کێبرکەی لە نێوان پێکاتەکانە لە حساباتێکی تایبەتی تریشە لە نێوان ئەو کێبرکەی و ململان لە نێوان هێز و لایەنە سیاسەکانە هەیە هەندێک جار لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی کوردستانیش هەیە ئەم جارە بەهۆی ئەو سیاسەتە حەکیمانەی کە یەکێتی لە کەرکووک پەیڕەوی کرد و دەوری سەرۆک باڵ تاالبانی کە هەمیشە پەیامەکانی بوو کەرکووک بووە و ئەو بەڵێنانەی کە بوو پێشتر بە خەڵکی کەرکووکماندا بوو کە توانیمان ئەو بەڵێنانە وەکو خۆی جێبەجێ بکەین دانانی پارێزگارێک ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک خزمەتکردنی شاری کەرکووک لە هەموو بوارەکاندا لە بواری زیادکردنی وزەی کارەبا پێدانی کارەبای دایمی بە ڕێژەیەکی زۆر لە 6 سعاتەوە بوو 20 سعات ڕێگاوبانەکان ڕۆناکی لایانی کەرتی تەندروستی قیرتاوکردنی و کۆنکرێتکردنی زیاتر لە 100 کیلومتر و تەنانەت گەیاندنی دەستی ئاوادانی بۆ دێهاتەکان و دروست ئەوەکان زۆرن پرۆژە خزمەت گوزارەکان زۆرن کە پێشتر ئەوەی ئێمە بەشێکی وەکو دروشم بوو بەشێکیشی بەرنامەی ئێمە بوو ئێمە ئەمەمان جێبەجێکردن و ئەم سەرکەوتنەی کەرکووک دیوێکی تری سەرکەوتنێکی تری ئەویش خودی جەنابی پارێزگاری کەرکووک ئەنجامێکی بەدەستهێنا ئەمە مانای خۆ ئەمە پامێکە
ئەمە پامێکە بە هەموو هێز و لایەنە سیاسەکانی کوردستان و عێراق کە بەڵێ کەرکووک لە دەستێکی ئەمین و ئاواداندایە و ئەم سەرکەوتنە پێمان دەڵێ و بە خەڵکی کوردستان و بە کەرکووکەکان دەڵێت ئەم دەستکەوتانە پارێزراو دەبن و گەشەی پێدەن چووکایەکێتیەکی بەهێز لە بەغدا دەتوانێت خزمەتێکی زیاتری کەرکووک بکە. باشە ئەمەش یەکێکە لە خاڵە گرنگەکان ئێمە نامانەوە ینی ناوی هێز و لایەنە سیاسیەکان بینین بەڵام هیچ هێزێکی کوردستانی نەیتوانیوە لە ناوچەدا بڕێنەوەکە لە هەموو پارێزگەکان لەسەر و خاڵە بۆسم ئەمە چەندە بۆ هێز و پێگەی هێز و ینی بۆ گرنگە هێزێک توانێت لە هەموو ناوچە جێناکۆکەکان دەنگیە بێ نوێنەرایەتیە بێ خەڵک ئەم هێزە بە نوێنەری خۆیان بزانن. هێزی سەرتاسەری زۆر گرنگە. هێزی سەرتاسەری جیاوازە لە هێزێک کە سەرتاسەری نەبێ یان نیمچە لوکاڵی بێ یان لوکاڵی بێ فەرقێکی زۆر هەیە کابێ بوو نمونە کێ دەتوانێت نوێنەراتی ناوچەدا بڕێنراوەکان بکەم ئەو هێزەی کە لە هەموو شوێنێک نوێنەری هەیە لە پەرلەمانی عێراق بوونە لە خانەقین ئەیناڵی نوێنەرانی کورد لە بەغاد نوێنەراتی ئەو ناوچانە دەکەن تاکە نوێنەرێک کە هەبێ نوێنەریەکێتیە لە سەلاحەدین بە هەمان شێوە لە کەرکووک زۆری نەدیسانەوە هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە نینەوەش بە هەمان شێوە ئێمە خۆشببختانە ئەنجامێکی باشمان بەدەستهێناوە کەوا بێ ئێماین خاوەندارەتی ناوچەدا بڕانراوەکان دەکەین و نوێنەرەتێکی ڕاستەقینەی ناوچەدا بڕانراوەکان دەکەین لە دەوری ئەوانی تر کەم ناکەینەوە ئەمانەوێت پێکەوە بە هاوبەشی و بە یەکتیمی بەرگری لە مافەکانی گەلی کوردستان بکەین بەڵام بە تەکید پشکی شێر بەر یەکیتی دەکەوێت و بە پێشتر پشکی شێر لە قوربانی دامبەرێکێتی کەوتبوو پشکی شێر لە خزمەتکردنی کەرکووک و ناوچەدا بڕێنەوەکان بەرێکێتی کەوتبوو بە تەکید پشکی شێریش لە هەوڵدان بوو بە دێهێنانی مافەڕەوەکانی گەلی کوردستان لە ناوچەدا بڕێنەوەکان هەر بەر یەکێتی دەکەوێت لەبەر ئەو ڕێژە زۆرەی کورسیانەی کە بەدەستمان ئێمە گرنگە ئێمە توانیمان ئەو پلەی کە هەمان بووی یەکەمین لە ناوچەدا بڕێنەکان بپارێزین و بەهێزتری بکەین. زۆر جەخت لە ناوچە جێناکۆکەکانەکەیتەوە سەیدا ینی جارێ باسی هەرێمی کوردستان نەکراوە ئەمە پەیوەندی بۆ لەوێ ئێمە کێشەی خاکمانەیە لەوێ کێشەکەمان گەورەترە و لەوێ کێبڕکێکە بۆ یەکێتی گرنگترە لەبەرەوەی لەوێ مەسەلەکە مەسەلەی خاکە مەسەلەی نەتەوەیە هەرێمی کوردستان ێزەکان هەموو کوردین کورسیە زیاتر یا کەمتر بەڵام زۆر جەخت لەوێ دەکەیتەوە بە تاکیت ئەوێ گرنگیکی تایبەتی هەیە و تایبەتمەندیەکی خۆی هەیە ئەو ناوچە دابڕێنراوەکان و بۆیە من ناوچە دابڕێنراوەکان خستە پێش هەرێمی کوردستان ئەمە سیاست و استراتیژەتی یەکێتی ئەوەیە کە ئێمە پشت لە ناوچە دابڕێنراوەکان ناکەین ئەوەی ئێمە بۆ ناوچە دابڕێنراوەکان تەنها دروشمی عاتیفی نەبووە و نابێت پێشتر ئەوانەی کەوتمان بەتایبەتی لە کەرکووکە جێبەجێمان کرد تەنانەت لە دووسخۆرماتۆ بۆ دەنگی ئێمە زیادی کرد بۆ پێشتر هەمان شخصیش بوو زۆر بە زۆر دەرچوو جاری پێشوو پێش 4 ساڵ ئەم جارە بوو بە یەکەم لەبەرەوەی لە ڕێگەی ئەمنی نەرەوە توانیمانە خزمەتێکی زۆر پێشکەش بە دووسخۆرماتۆ بکەین ینی من پێش 4 ساڵ کە چوومەتە دووسخۆرماتۆ پێش دوومانگێکیش ئەو دەڤەرم بینیوە ئاوادانیەکی زۆر دۆستخۆرماتوو بەخۆیەوە بینیوە و نوێنەرێکی ڕاستەقینەی دۆستخۆرماتوو بووە و توانوێتی دەنگ و پێداویستی و کێشە و گرفتەکانی خەڵکی دۆستخۆرماتوو بە هەم بە ئیدارەی سەلاحەدین بگەێنێ هەم بە بەغدا بگەێنێ بەشێکی لە ڕێگای ئیدارەی خوجەیی ناوچەکە بەشێکی دیکەش لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە لەبەرەوە ئەوانەی کە ئێمە دەنگی ینی کە دەبنە نوێنەری ئێمە دەبنە نوێنەری خەڵکی ئەو ناوچەیە ئەمانە دێن سیاسەتی ڕاستەقینەی یەکێتی لەو ناوچانە جێبەجێ دەکەن بۆیە من یەکەم جار تەرکیزم کردە سەر ناوچە دابڕێنراوەکان و لە پاڵ ئەمە ناوچە دابڕێنراوەکان کێشەیەکی استراتیژی ئێستا لەوێ هەیە
و ئەمە ئەرکی هەموو هێزولانە سیاسەکانە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوەی جێگای دڵخۆشیە کە خەڵ زیاتر متمانە بە یەکیتی دەکا کەواتە سیاسەتی ئێمە بۆ چوونەتی چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان سیاسەتێکی دروستە نەک تەنها بۆ هەوڵدان بوو لانی عاتیفی و بە تەنها دروشم بێ و هەندێک قسەی خۆشیان بوو بکەن ئەوەی ئێمە دروشمەکانی ئێمە بەرنامەیەمە واقعین و جدین بوو چارەسەرکردن. زۆر باش ئەمە بۆ کەرکک و ناوچەکانی دیکەژەر بۆ شێوازێ لە کەرکک یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پێدەچێت ژمارە کورسەکانیشی زیاد بکە زیادی کرد تقریبان ئێمە ینی پێشتر دوو کورسیمان هەبوو کورسیەکیش لە دەرەوەی لیستەکەی ئێمە بوو سێ کورسی بوو ئەکیت ئەم جارە ینی هەم دەنگی ئێمە هەم کورسەکانی ئێمە زیادی کرد بەڵێ چونکە احتیمالە بچێتە 5 کورسی لە کەرکوکدا باشە کەمێک بێنەوە ناو هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە چۆن بوو ژمارەی دەنگەکان و هەندێک هێزولایەن دەڵێ ژمارەی دەنگەکانمان زیادی کردووە بەڵام یاساکە خەدری لێکردوین جا من ڕۆژێک بەر لە هەڵبژاردن لەگەڵێک یەکلاندامانی ئەنجومەنی نوێنەرانە کە ینی لێ ئاماژەی بۆ کردوتێ یاسایە پارتی دیموکراتی کوردستان خۆی دەست پێشخەر بووە لە داڕشتنیە خۆی لە پشتەوە بووە تەنانەت یەکێتی پشتگوێ خستووە لە داڕشتنی یاساکەیە خۆیان دەست پێشخەر بوونە بۆ یاسایە خۆیان داڕێژەری ئەم یاسایە بوونە سە بۆ گلەی لە یاساکەکەن واللهی با ئێمە ئەوەی گلەیەکە تەبانە بێ ئەو پرسیارە لەوان بکرێ لە پارتی بکرێ خۆی ئەگەر هەموو هێزولانە سیاسەکانی کوردستان یەک تیم بێ یان ببێتە یەک لیست و لیستەکە لە عێراقا هەموو یەک بێ بوو پێش ئێستا سوودی زۆر بوو پێش ئێستا بەڵام دوێنێ بینیمان ئەوە بووەڵێن چەندکە ڕێژەی بەشداری لە هەندێک پارێزگای عێراق نەدەگەیشتە 25 لە 125 ڕێژەیان کەم بوو هەر هەندێک کورسی بە 2000 بە هەیە بە 500 سەرکەوتووە ڕێژەی کورسی ڕەسیدی کورسی لە هەرێمی کوردستان ڕێژەکەی زۆر بووە یعنی جاریوا گەیشتە سەروی 20,000 لەبەر ئەوە ئەمانەوە حسابیان کردووە کە هەر وا دەبێ بەڵام هەڵبژاردننی دوێنێ سەلماندی تقریبان وەکو هەرێمی کوردستانە ڕێژەکە زیاد بوو کە ڕێژەکە زیاد بوو ئەوەی کە داوا دەکرێت هیچ سوودێکی نابێ هیچ ئەو فەرق و جیاوازێک نابێت چونکە مادەم ڕێژەی پارێزگەکانی عێراق وەکو یەک بێ ئەگەر وەکو یەک بێ هیچ گۆڕانکاری بەسەردا نایێت جام وەکێتی نیشتیمانی کوردستانی ژە و ینی هەر ڕاستە بۆ هەر ڕاستە ینی محەممەد شاه سوودانی بە 170,000 دەنگ و نزیکە هێژدە کورسی بەدەزێناوە بەڵام پێکێتی نیشتیمانی کوردستانی نزیکی 500,000 دەنگ زیاتریە تا ئێستا تا ئێستا بۆ نمونە نزیکە لە 20 کورسی 21 کورسیانی لەو ڕێژانێ کەواتە مخەدرا بۆ هێزی دیکە هەبێ بۆ یەکێتی نیشتیمانیش هەڕاست ئێمە تەبان ئەو ژمارەی کە باسی دەکەن بە یەکێتیاڵێن 9 ملیۆن یان 500 و چەند هەزارێک ڕێژەی دەنگی ئێمە لەوە زیاترە لەبەر ئەوەی هەندێک شوێن ئێمە لیستەکە بە ناوی یەکێتیەوە نییە بوو نمونە لە نەینەوە بە ناوی تحات ئەهل نەینەوەیە ئێمە لە سەلاحەدین بەشدارین لەگەڵ لیستێکی ترە لە بەغا بەشدارین لەگەڵ لیستی هاوپەیمانێتیمان کرد لەگەڵ لیستێکی ترە لەبەرە ئەو دەنگانە حساب نەکراونەوەی غەیری یەکێتی لەبەرە دەنگی ئێمە لەو ڕێژەیە زیاترە پرسیاری هەرێمی کوردستانت کرد تاوان ئەم هەڵبژاردنە بۆ ئێمە و کۆیکێتی نیشتیمانی کوردستان دیسان خۆمان بە خۆی بێ بڵێن هەرێم سەرکەوتوو بوو بەڵام وەکو یەکێتی ئێمە سەرکەوتوو بووین و سەرکەوتنی ئەم سەرکەوتنەش کۆمەڵێک تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە یەکێک لەوانە من دەڤەری سەوز بوو پێشتر کۆمەڵێک ڕەوت و هێزی سیاسی هەبوون دروست ببوون ئەگەر ڕاستە خۆش نەبێت ناڕاستەوخۆ ئەرکیان ئەوە بوو کە ڕێگری بکەن لە گەڕاندنەوەی هاوسەنگی لە هەرێمی کوردستان وە تێکچوونی هاوسەنگی لە هەرێمی کوردستان زیانی زۆری بەر سلێمانی گەیاندبوو و وا کردبوو کە زیاتر بڕیارەکان تاکڕەوانە بێ ئیرادەی تاکلانی بێ ئەو نادادی و جیاکارێک کە لە هەرێمی کوردستان کە باسی دەکەین بەشێکی هەرە زۆری بەهۆی تێکچوونی هاوسەنگی بوو و ئەم هێزانە
ئەمە بۆ خەریکە بێتە سیام مودێل خۆیان تاقی کردەوە ڕاستە یەکەم جار ئەتوانن دەنگێکی زۆر بێنن هەندێک جارڕڵێەوە ئێمە یەکەمین یعنی بوو نمونە لەگە ئێمە بێن لە زمانی بزوتنەوەی گۆڕانەوە هەڵبژاردنێک وایە ڕێیەکەم بوون لە پێش شەکێتی بوون بەڵام دوجار دەرکەوت کە تەنها دەنگ و کورسی ناتوانێت پێگەی ئەو لایەنە سیاسیە بپارێزێ پێگەی لایەنی سیاسی تەنها دەنگ نییە کۆمەڵێک پێوەەر و کۆمەڵێک ڕەنگی مێژوی خۆی هەیە کۆمەڵێک تەرکیبەی ئەو هێزە ئیرادەی ئەو هێزە پلانی ئەو هێزە ئەمانە هەمویان وا دەکەن ئایا ئەم هێزە بە بەهێزی دەمێنێتەوە یان بچووک دەبێتەوە بەرەو پوکانەوە دەڕوا بڕواناکەم هیچ هێزێکی تر بەقەی بزوتنەوەی گۆڕان بەهێز ببن جارێکی دیکە دروست بێ بەڵام ئەو هێزە کە بوو بە ڕکەبەر و وەکو بەدیلی یەکێتی هەوڵیدا دوجار نەبوو بە بەدیلی یەکێتی هێزێکی تر هاتە پێشەوە ئەوانیشی تر لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراقی 2020 وتیان ئێمە هێزی دوامی لە کوردستان و ئێمە لە سلێمانی یەکەمین و بە بەردامی 4 ساڵ بوو ئەمە بوو بە بابەتێکی ڕۆژانە هەندێک لارێم لە کەرکووگەیانم حافظ ئێمە داێنین بەڵام لەم هەڵبژاردنەدا بینیمان ئەوانیش پوکانەوە ینی لە 9 کورسیە بووم بە 2 یان 3 کورسی تەواو ینی ئەمانش هەڵبژاردننی داهاتوو بۆکو بزوتنەوەی گۆڕان لێدێن بووە لێدێن لەبەرەوەی ینی ئەو هێزەی ئەوان ئەیانەیە بم بە بەدیلی وەکوە خوان لە ینی باش دیڕاسی وەزعەکە ناکەن نابنە ناتوانن ببنە بەدیلی یەکێتی و هەر هێزێکی تر ڕەوتێکی تری سیاسی وا بیر بکاتە بڵێ من ئەبم بە بەدیلی یەکێتی ئەمە کوشتێکی مەحاڵە ئەمە تەنها لە کوردستانەوە نییەوە لە ئەمریکاوایە هێزی سیام دروست نابێەوە لە بریتانیا ئەمە دوو وڵاتی زلهێزی جیهانین و ئەمە لە چەندین وڵاتی دنیا ئەم حاڵەتە هەیە نابن بە بەدیلی یەکێتی ئەمانە و کە ئەمان نەبوون بە بەدیلی یەکێتی چ گۆڕانکارێک دێتە پێشەوە ئەمە چەند ڕاوتێکی سیاسی بچوو دەمێنینەوە و ئەمە پێمان خۆشە گۆڕەپانی ئۆپۆزیسیۆن هەر هەبێ بەڵام پێمان ناخۆشە گۆڕەپانی ئۆپۆزیسیۆن تەنها بوو سەرئێشە و کێشە بوو لایەنێک دروست بکە ینی زۆرترین خۆپیشاندان و مانگرتن و کۆمەڵێک لەو گوشارانێک کە دروستەکران لەسەر سلێمانی بوو کە لەسەر سلێمانی ینی لەسەر ئیدارەی سلێمانی کە لەسەر ئیدارەی سلێمانی مەسوولەتەکە لەسەر شانی یەکێتیە کە لەسەر شانی یەکێتی بێ کاتە سەرقاڵکردنی یەکێتی بەم وەزعەوە ئەو کاتە ساحەبوو کێچۆڵ دەبوو بۆ ڕکەبەری یەکێتی کە پارتی دیموکراتی کوردستانە وەلامە بەدەستە بانخەستە یان کەشواکی سلێمانی وای خواست یعنی ئەگەر کەش و هەواژی بەڵام ناڕاستە خۆ ئەکەوێتە ئەو بوارە ناڕاستە خۆ ئەکەوێتە خزمەتی ڕکەبەری یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمە ینی یەکێتی لە بەردەم دوو هێزدا بوو دوو کارتی گوشاردا بوو کارتی ئۆپۆزیسیۆن لەسەر سلێمانی بوو کارتی پارتیش کە چەکی حکوومەتی پێبوو پارەی پێبوو دەسەڵاتی حکومڕانی پێبوو ئەویش هەر بەکارهێنا بوو کاڵی سلێمانی ینی یەکێتی بۆیە ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەک ئەو بربەستانە لا دەبات کە لابرا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکیت وەکو سەر و باوەڵ تاڵەبانی ڕاگەیان لە دوای هەڵبژاردن ئەبێ ئێمە لە ڕووی ئیداریەوە خۆمان ڕێک بخەن لە سلێمانی ئەخر ئەم حزبانە کە ینی کورسیان نییە بۆچی ئەو هەم پۆستانە بەدەست ئەوانە بێ و ئەم پۆستانە زۆر جار دژی یەکێتیان دژی ئیدارەی سلێمانی بەکاربێنن لە ئیدارەدان و دژی ئیداران مەسەلەن هێز و لایەنە سیاسەکانی دیکە لە ئیدارەی خوجەی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕیندان بەڵام پەیامەکانیان هیچ جیاوازیەکان نەک جیاوازیان ناکرد لە نێو ئێمە پارتی هەمیشە ناوی یەکێتیان ئەخستە پێش پارتی ئەبێ ئەمانە لێ وەردەگرنەوە یعنی ئەبێ ئەمانە ڕێک بخرێ ئاخری ئەوان نییە بەچی ئەوان بێ ئێستا مەسەلەن حیزب هەیە مەسەن بزوتنەوەی گۆڕان خۆی ئێستا بووەتە دوو بەشن و ڕێژەی دەنگەکان دیارە تو ئەم هەموو پۆستانە بەوانە دەیت و بە حساب شەریکی ئێمان
بەڵام دژی ئێمان و ئەمە ئەبێ ئەمانە ڕێک بخرێن ئەم ئەمانە دوام لەگەڵ کام لایەن تۆ تعامل دەکەیت خو ئەبێ ئەمانە ڕێک بخرێ لەوانەیە کام لایەن لەمانە نوێنەراتی ڕاستەقینەی بزوتنەوەی گۆڕانەکە بۆی تو تعاملی لەگەڵا بکەیت بێ تەنسیقێک بکەیت لەوانەیە هەندێک لە پۆستەکانیان ئەگەر بشمێننی خۆشیان بێ هەندێک خەڵکی تر دابنێ چونکە هەندێکیان پابەنین بە بزوتنەوەی گۆڕانیشەوە مەسا هەر هەندێک لەوانەی کە پۆستی ئیداریان هەیە پابەنین بە سیاست و بە بریاری بزوتنەوەی گۆڕانە خۆ ئەبێ ئەمانە ڕێک بخرێن بەڵام ئێمە ئێستا لەگەڵ کامان بین ئەمانە ڕێکم بۆیە ئەکیت یەکێتی ئەبێ ئەم شتانە ڕێک بخات چونکە باجەکەی وەکوتم سلێمانی دەدا کە سلێمانی باجەکە بدا ینی یەکێتی باجەکەی دەدا بە تەکیت ئەمانە ڕێک دەخرێن من بەچەند پەرلەمانتار ئەبینم میلانەکانی تر یعنی ئەو دژاتی ئەوان دژاتی ئیدارەی سلێمانی دەکەن لە سیرەکەدا ئەوان قایم مقامیان هەیە بەڕێوەبەری گشتیان هەیە مەسەن یاریدەدەری پارێزگاری حەڵەبجان هەیە بەڵام ئەو شێوازێ ئەوان دژاتی سلێمانی دەکەنیان کاڵێن یەکێتی تۆ یەکێتی ئێمە پێکەوە لای ئیدارەی خۆجین یان ئەبێت تۆ خۆتێک لا بکەیتەوە ئەگەر ڕاستە ئەم ئیدارەیە ئەوەندە باش نییە تو بۆ یاریدەدەری محافزت هەیە بۆ بەڕێوەبەری چەندین مدیر عامت هەیە بوو چەندین مدیر ناحیە و قایم مقامت هەیە یان ئەبێت تۆ یەکێک هەڵبژێرە یان ئەبێ لەگەڵ ئێمە دابی بڵێ ئێمە پێکەوە ئەم ئیدارە بەڕێوە دەبێن یان بڵێ من قەنعەتم بەمە نییە و کاکە ماڵتان ئەوە بێ و پۆستەکان بەجێ بێڵە بۆ خەڵکێکی خزمەتی ناڵێ ماڵتانەوە بێ و جێ بێڵێ ئەبێ ڕێک بخرێن ئەبێ ئەمان ئەم شانە هەمووی ئەبێ ڕێک وا ناچێتە سەر ینی نەبوو ئەوانە چێتە سەر نەبوو ئێمە ئاچێتە سەر تا ئێستا ینی یەکێتی بە پش و درێژی و بە چاوپوشی و بەڵام ناکرێت لەمە زیاتر چونکە خەڵکی ناوچەکە پێویستی بە خزمەتکردنێکی زیاترە ئیدارەکە پێویستی بە کۆکردنەوەیەکی باشترە بۆی بتانی هەمووی پێکەوە وەکوێکتیم داوای پشک و استحقاقی خۆی بکە لە هەولێر وەربگرێ نەک ئەو پشکێک کە لێرە شامووی بەش بکرێ و ڕێگری بۆ دروست بکرێت بگومان خەڵک زیاتر ێستا چاوی لەسەرێکێتیە جاران کێشەی ناوخۆیی هەبووە لە ناو حزبەکە خۆیان کێشەی هەبوو لەگەڵ لە زولایەنەکانی دیکە بەڵامی ترەوە ئێستا ئەوە زۆنەکەی بۆ یەکلا بۆتەوەی تر خەڵک خزمەت گوزاری زیاتری دەوێت سەیدا هەندێک ڕوودا و ڕویاندا لە بادینان ینی من دەزانم تۆ دڵت لەوەیە ینی ڕووداوەکان هەندێک بەرچاوڕوونیمان بێتێ بۆ ئێمە و بینەران ئەوەی ڕوویدا لەوێ چی بوو؟ من ئەبە بەر لێ بچینە بادینان با لە هەولێرشەوە ئەوەی ببووی ناڵێن بۆ هەولێرتان هێماڵتەوان هەولێر ئەم جارە ئێمە خۆمان بە سەرکەوتو ئازانی لە هەولێر لەبەرەوەی لە دوو کورسیە بوون بە سێ کورسی ینی پارتی گرەوێکی زۆر دەکرد کە کورسیەکانی خۆی زیاتر بکە لە هەولێر بەڵام ئێمە توانیمان لە دوو کورسیە بکەین بە سێ کورسی ئەمە دەستکەوتێکی ئەمە سەرکەوتنە تاوان دوو یعنی یەک لە سەسەی کورسیەکانمان زیادی کرد دوام پێشتر دیسانەواڵێم لە هەڵبژاردننی 2021 لایەنێکی ترە بۆیوت ئێمە دوامی لە هەولێرە ئێستا هیچ منافسێکمان نییە وەکو پلەی دوام لە هەولێرە ئێمە دوامین و هەنگاو دەنین بەرەو سەرەوە ینی گرنگی یەکێتی لەوەدایە هەموو هەڵبژاردنێک کورسیەکانمان زیادەکە بەڵام کورسی لایەنەکانی دیکە بەی پارتیشەوە بەرەو داکشانە فەرقەکەی ئێمە و ئەوان ئەمایە ئێمە هەنگاو دەرین بەرەو سەرەوە ئەمەش بە پلان و بە بەرنامەیە و کاتێک ئەمە ئەو منافسیەمانەوە کەسێک وەکو منافسیێمە بکە بۆی بتە دوامی هەولێر و کورسیەکەمان لە دووە بوو بەسێ ئەمامە خۆمان بە سەرکەوتو دەزانین لە بادینان طبعاً ئەوەی کە ڕوویدا دوێنێ ئەم سێ چوار ڕۆژە بۆ هەواڵان و کادرانی ئێمە حاڵەتێکی قورس بوو قۆناغێکی سەختیان تێپەڕاند لەبەرەوەی بەداخەوە پارتی حملەیەکی بێویژدانانە میدیای پارتی حملەیەکی بێویژدانانە دەستیان پێکرد بۆ گەیاندنی پەیامێکی چاواشەکاری بۆ دابەزاندنی وڕە و معنەیەتی کادر و ئەندامە و جەمواری ئێمە بۆ ئەوەی کە لەسەر عاتیفەی لانی سوزداری و عاتیفەی جەمواری ئێمە ئیشان دەکرد وا خەڵکیان تێدەگەن کە ئەمە بوو یەکەم جارە لایەنێکی سیاسی دەنگ بە مەسیحیەک بدەم وا پیشانیان بدەم ئێمە طبعاً کەم تەرخەمیەک هەبوو ئەبوایە من ینی من ئەو اعترافاکەم
ئیتر ئەم کەم تەرخەمیە چوون بووە قسەی لەسەر ناکەم بەڵام کەم تەرخەمی هەبوو ئەبواە ئێمە دەبێت ئەزمون بۆ بۆیە ئێمە دووشت هەبووە یەکەم لەو گۆڕانکاریە زووتر جەماری خۆمانمان تێبگەیاندە زووتر کۆبوونامان بکردە لەگەڵ کادرانی ئێمە لە بادینان لەگەڵ ئۆرگانەکانی بادینان و ڕوونمان بکردە بۆچی ئێمە لە جیاتی دەنگ بە کاندید بدەین دەنگ بە کوتایەکی خۆمان دەدەین ئەوەمان نەکرد کەەوەمان نەکرد بۆ ئەوان چکەوە ماوەیەکی زۆر بوو بانگەشان دەکرد بوو کاندیدەکان هەم کاندیدەکان خۆیان نیشان دەکرد هەم هەواڵانی ئێمە بۆیە ئەوەمان بکردایە ئەوە درەنگ دەستمان پێکرد کە درەنگ دەستمان پێکرد پێش ئێمە میدیای پارتی حملەیان دەست پێکرد وە کاریگەریش هەبوو لەسەر ئەمە بەڵام بچی ئەمەمان کرد تاوان وەکو سیاسەتێکی دروست بوو سەرکەوتوو بوو بەڵام وەکوتم نەمانتوانی ڕای گشتی هەواڵانی بادینان تێبگەێنین لەسەر ئەمە خەلەلەکە لێرەدا بوو سەرکەوتنەکە لە چیدا بوو ئێمە ینی تەوەقعەیەکی وا هەبوو لەلایەن ئۆرگانە پەیوەندیدارەکانی یەکێتیەوە کە ئەگەر ڕێژەی بەشداربووان وەکو ساڵی پار بێ لەوانەیە وەرگرتنی کورسی ئاسان نەبێ بۆ ئێمە کە ئاسان نەبوو دوو بژاردەی تر دەبێ ئایا هیچ کورسێک نێنین یان کوتایەک بەدەست بێنین تۆ لەم حاڵەتەدای کورسی هەر کورسیە کوتا بێ یان کورسەکەی تر بێ کە کورسەکەی تر لە ڕێگای کاندیدەکانەوە بەدەستمان نهێنا وەکوتم ئەمێنێتە دوو بژاردە هیچی بەدەست نهێنین یان هەوڵ بدەین بۆ کوتا کە تا ڕادەیەکی زۆر مسوگەرە کۆتا بەدەستبێنین باشترە کورسێک بەدەستێنین دوجار ئێمە منافسمان لەوەیە کە تۆ کۆتا ئەبیت کەوابێ کورسیەکی منافسەکە لەوێ کەمی کرد خۆت کورسیەکە بێ و کورسێکی وش کەمەکەی کورسێکی ئەو کەم دەبێتەوە بەڵێن کە ئەمامان ئەوە کردتەبان ئەم 4-5 ڕۆژێک بوو ئەم مەوزع باس کرا لانی بەرامبەر هەوڵێکی زۆریدا هەر ینی هاتنە بە پلانێکی فراوان بۆی دەنگی تایبەتی خۆیان بە کوتای مەسیحی بدەن جاری بەر لە بێن باسیەوە بکەم با تۆزێ باسیەوە بکەم کەوتم وەکووان پیشانەدا ئەمە یەکەم مەسیحیە هاتو هەواریان بوو ئەوت دەنگ بە کەسێکی کلدانیادەن هیچ نەبێ ئەو هەواڵەی کە ئێمە دەنگمان پێداوە ناوەکەی لە ناوی موسڵمان ئەچێن ئەوان کاندیدێکیان ناوی کلدووە کلدوو خۆی لە کلدانەوە هاتووە تۆ باشە ئەمانەی تر ئیسحاق و ناوەکانیان من بەتەواتی لەبەرم منە ناوەکانی ئەوەی ئێمە هیچ نەبێت لە ناوی موسڵمانە چێ ناوی ئەمانەی تر سرف مەسیحین دوام هەمان ئاینن ئەمانە خێرە مەسیحەکەی من بەلای تۆوە یعنی بەناوێک بێ و ئەو مەسیحە کە تو دەنگی پێدەیت ئاسایی بێ ئایا ئەمە یەکەم جارە لانێکی سیاسی دەنگ بە مەسیحی بدە لە ئەمە ئیسلام و مەسیحیەت باڵێ ناکرێوان لەلایەکەوە ئاڵێن ئێمە لەگەڵ مافی پێکاتەکانین لەگەڵ فرعینی و فرامازیوان بەڵام لە یەکتریشەوە ئەمە جۆرێک بوو ئەوان کردیان جۆرێک بوو ئیهانەکردم و بۆ مەسیحیەکان کە کردیان و جۆرێک بوو بوو ناشرینکردنی مەسیحەکان و هەوڵێک بوو بۆ جیاکاریەک لە نێوان مسلمان و مەسیحی ئەو شتانەی کەوان کردیان زۆر شتێکی ناجوان بوو ناشرین بوو نابەجێ بوو ینی پێچوانەی ئەو مێژووە دوور و درێژەی کە ئێمە و مەسیحەکان بە مێژوەکی دوور و درێژمان پێکەوە هەیە لە خاڵێکی ترا بابێن ینی کاملان زیاتر دەنگیدا بە مەسیحی ئەوان لە 33 ساڵە هەڵبژاردن لەواکرێت بە بەردامی دەنگ بە مەسیحی دەدەن و هەموو هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستان ئەوان دەنگیان بە 6 مەسیحی داوە تو بزانە تەبیعی بووە هەموو خۆلێکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەنگیان بە 6 مەسیحی داوە و هەموو هەڵبژاردنێکی عێراقیش دەنگیان بە 3 کوتای مەسیحی داوە بە ئەم جارەشە ئەم جارە دەنگیان بە 3 کوتای مەسیحی داوە یە ئەوان دروست بێ ڕەوا بێ باش بێ بۆ بەرژەوەندی بێ کوردایەتی بێ نیشتیمانی بێ بەڵام ئەوەی ئێمە تەوان بێ یعنی ئەم شێوازە ینی هەر لە خوێن دەچێت لە کەسی تر ناچێ ئەمەیکەکە و توانیان تاسیریش بکەن وەکوتم توانیان تاسییر لە هەواڵانی ئێمە بکەن خۆشبەختانە دوجار ئەنجامەکە بە دڵی ئێمە بوو هەرچەندە ئەوان ینی گەاندنە 20,000 دەنگیش 20,000 دەنگی ئەوان سووتان بەهۆی ئەو
عینادی و ڕکەبەرەی کە لەگەڵ یەکێتیان کرد لە دوو بۆیە ئێمە ئەوە بە سەرکەوتنێکی باش دەزانین یعنی ئەوەش حسابات و تایبەتمەندی خۆی هەیە کاتاکرێ بڵین لە دووەکی سەرکەوتن ئەوەی بەپی ئەوەی لە ئەنجامێکی نافەرمی ڕاگەیاندڕام ئێمە حتا ئێستا ئێمە لە قسە لەسەر ئەوە قسە دەکەین ئەوە بێ ئەگەر بەپی ئەنجامی نافەرمی دەرچووە ئەگەر دەریش نەچوو بێ ئەوان کورسیان لە دەستدا بەهۆی ئەوەی ئەو دەنگانەی کە بە کوتیاندا زیاتر لە 1,000 دەنگی تایبەتیان جگە لە دەنگی تریشان بە کوتیان داوە ئەم 1,000 ئەمە لە دەنگی تایبەت ئەیانتوانی 2 کورسی تر بخوان ببن بەڵام هاتوون بەم شێوازە دەنگ بە کوتا بدەن ئەگەر تاوانەکان زۆر گەورەیە ئەگەر تاوانە کە دەنگ بە مەسیحی بدەن تاوانەکان زۆر گەورەترە لە ئێمە چونکە دەنگێکی زۆریان بە مەسیحی داوە ئەگەر خیانەتەکان زۆر گەورە چکە ئێمە دەنگمان بە یەک مەسیحی داوە ئەوان هاتوون دەنگیان بە چەندین مەسیحی داوە و ئەگەر هەرچی شتێکی ناشەرعیە ئەمە 33 ساڵاوان شتێکی ناشەرعی ئەنجام دەدەن ئەیتر لەبەرەوە ئەمە بۆ خەڵکی دیکە بەڕاستی خۆشیش نییە ئەم قسان دەکەم بەڵام ئەوەندە ماوەیە بێتامیان کرد لە قسەکردە مەسەلاوت یەکێتی وازی لە یەکێتی هێنا و دەنگ بە مەسیحی دەدەن ئێمە کادرمان هەیە مەسیحیە وەک چون تو کادرت هەیە مەسیحیە ئێمە کۆمەڵێک چەندین هەواڵمان هەیە مەسیحیە چەندین هەواڵمان هەیە ئێزیدیە چەندین هەواڵمان هەیە مەسەلەن کاکەیە چەندین هەواڵ زۆرن نەک چەندین هەزاران کەسمان هەیە لەبەرەوە تو ناکرێ تۆ بێیت ئەوە بکەیت بە ئێمە بڵیت ئەمە نابێت و دەنگ بەم لایەنە بدەیت ببێتە بەدیل ئێمە دەنگ بەکێ بدەن ئەوە خۆمان پلانی خۆمان دانی کورت و کرمانچ ئەو بەرنامەی کە هەمان بوو لەلایەن مەکتەبی هەڵبژاردنەوە و لەلایەن ئۆرگانە پەیوەندیدارەکانەوە جێبەجێ کرا سەرکەوتنی بەدەستێنە و ئێمە خۆمان بە سەرکەوتو دەزانین زۆر باشە ینی باشترین کە قسە لەسەر ئەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردی بادیدان کە بەڕێز بووە حەزم کرد هەر خۆت و لێرە لە کورساتەوە ڕووداوانە ڕوون بکەیتەوە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ پشیکردنەوەی ئەو داتا و زانیاریانە و ئەنجامەکان بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر سپاس خۆشەویستان بەرمەتی ئەو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆش.